بەڵام پرسیارێک دروست ئەبێ ئەگەر ئاژەڵێک شاخی شکا بوو گوێیەکانی بڕابوو یا کەل بوو دگانی کەوتبوو بۆ قوربانی دەبێ؟ بەڵێ کاتێکە ئیمامی بەڕای کوڕی عازب ڕەزای خوا لێ بێ باسی ئەم حەدیثەی کرد کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەم حیوانانە بۆ قوربانی نابن. یەکێک لە ئەو کەسانی کە لەگەڵی دابوو لە تابعین ناوی عوبەیدی کوڕی فەیروزە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی بە بەڕای کوڕی عازبی فەرموو کە سەحابەیە عوبەید فەرمووی من پێم ناخۆشە حەز ناکەم ئاژەڵێ سەر بڕم نەقس کەم و کوڕی لە دگانەکانی هەبێ ددانەکانی کەم و کوڕیتی هەبێ واتە دگانی شکا بێ کەوتە بێ حەز ناکەم ئاژەڵێک بکەمە قوربانی گوێیەکانی کەم و کوڕیتی هەبێ ئیتر بڕاوە شەق بووە و حەز ناکەم ئاژەڵێ بکەمە قوربانی کە شاخی شکا بێ. ئیمامی بەڕا ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئەی عوبەیدی کوڕی فەیروز فما كرهت منه فدعه ولا تحرمه على أحد ئەوەی کە خۆت پێت خۆش نییە ئاساییە دەست خۆش بێ بەڵام لەسەر خەڵکی حرام مەکە واتە ئەگەر کەسێک حیوانێکی سەربڕی دگانی شکا بوو دگانی کەوتە بوو ئەگەر ئاژەڵێکی سەربڕی شاخی شکا بوو گوێی بڕابوو گوێی شەق بوو خۆت نایکی ئاساییە بەڵام لەسەر خەڵکی حرام مەکە کەواتە دروستە بەڵام ئەگەر بێ عیبێ باشترە. بۆی ئەگەر کەسێک گوتی وەڵام حیوانە چاکە بەس بەخوا شاخی شکاوە ئاساییە دگانی شکاوە ئاساییە زۆر ئاساییە شتانە ئینشاءڵڵا بەڵام ئەگەر ئەوەی شیتیانە بێ باشتر و چاکترە بۆیە حرامی مەکەن لەسەر خەڵکی.